بەناوی خوای گەورە و میهرەبان پیرۆزبایی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان لە هەموو لایەک دەکەین بە هیوای لەشساخی و تەندروستی بۆ هەمووتان. بەڕێزان، لەم ڤیددیۆیە باسێکی کورت دەربارەی پرۆستات و نەخۆشیەکانی پرۆستات و ڕەمەزانەکەین، لەبەرەوەی بەشێکی زۆر لەو بەڕێزانی کە کێشەی پرۆستاتیان هەیە چەند هەفتەیەک پێش ڕەمەزان سەردانمانەکەن و پرسیارێکی زۆریان هەیە دەربارەی ئایا لە کاتی ڕەمەزانە ئێمە کە نەخۆشی پرۆستاتمان هەیە ئەتوانین بە ڕۆژوو بین یان نا. بۆ وەڵامی ئەم پرسیارە ئێمە ئەو بەڕێزانە ئەکەین بە سێ گروپەوە. گروپی یەکەم ئەو نەخۆشانن کە تەنها گەورەبوونی پرۆستاتیان هەیە، واتە بەهۆی گەورەبوونی پرۆستاتەوە کە هەمومان نەزانین لەگەڵ تەمەنە پرۆستات گەورە ئەبێ، کاتێککە گەورە ئەبێ هەندێک کێشە بۆ میز دروستەکە. ئەو کەسە لەوانەیە میزی تۆزێ ناڕەحەت بێ، شەوان هەستێت، میزی باریک بێ. ئەم نەخۆشانە بەشێکی زۆریان لەژێر چارەسەری دەرمانان، واتە ڕۆژانە حەب بەکارهێنن بۆ ئەوەی کە کۆنتترۆلی ئەو کێشانەی کە بەهۆی گەورەبوونی پرۆستاتەوە هەیەە کۆنتترۆلی بکەن. حەبی پرۆستاتیش بە شێوەیەکی گشتی لە شەوانە بەکارێت، واتە ئێمە ڕێنماییمان ئەوەیە کە سەعاتێ 2 سەعات پێش خەوتن ئەو کەسە حەبەکەی خوات. ئەم بەڕێزانە ئەتوانن بە ڕۆژوو بن لەبەرەوەی کە دەرمانەکەیان ناکەوێتە کاتی بە ڕۆژوو بوونەوە. هەروەها بە ڕۆژوو بوون بۆ ئەم نەخۆشانە هیچ کێشەیەکی ئەوتۆ لە تەندروستی پرۆستات و تەندروستی گشتیانە دروست ناکات. بەڵام هەندێکی تر هەن بەهۆی گەورەبوونی پرۆستاتەوە کێشەیان هەیە تووشی خوێنبەربوونە بێ، میزی خوێناویە بێ. ئەمانە لەگەڵ ئەو کەسانش کە تووشی میزگیرانە بن بەهۆی پرۆستاتەوە ئەچن بۆ نەخۆشخانی فریاکەوتن، لەوێ تووشی دانانی سۆندەی میزە بن یا غەسلی میزەڵانیان بۆ ئەکرێ. هەندێکی تر هەیە بەهۆی گەورەبوونی پرۆستاتەوە تووشی هەوکردنی کتوپڕە بێ، لەرزوتای لێت، لەشی ئێشێت، ئازاری زۆریە بێ، وەکوتمان لەوانەیە میزی بگیرێت. ئەم چەند کەسە ناتوانن لەو کاتەیە بە ڕۆژوو بن لەبەرەوەی پێویستیان بە چارەسەری کتوپڕە وەک دانانی سۆندە، هەڵواسینی غەسل و شتنەوەی میزەڵان، بەکارهێنانی ئاو و مغەزی و دەرمان لە ڕێگەی دەمارەوە. لەبەرەوە لەو چەند ڕۆژەیە کە ئەو کێشەیەیان هەیە تا کێشەکەیان چارەسەرە بێ و ئەکەونەوە باری تەندروستیەکی باش ئەتوانن بە ڕۆژوو نەبن. هەندێک کەسی تر هەیە بەهۆی پرۆستاتەوە کە پێی نەزانیوە میز زۆر کۆ بۆ تۆ لە میزەڵانیە و پاشان گەڕاوەتەوە بۆ گورچیلە و ئازێتی گورچیلەی یاوە، واتە گورچیلەکانیان سست بووە. ئەم کەسانش بە پێی دەرەجەی سستبوونی گورچیلەکانیان پزیشکی پسپۆر دەستنیشانیەکات ئایا ئەم کەسە سستبوونی گورچیلەکەی بە شێوەیەکی ئەوتۆیە کە ڕۆژوو زەرەری پێ بگەێنێت یان نا. ئەمانیش لەژێر چاودێری پزیشک و بە پێی بڕیاری پزیشکی تایبەت ئەتوانن بە ڕۆژوو نەبن. گروپێکی تر لەو کەسانی کە نەخۆشی پرۆستاتیان هەیە ئەو کەسانن کە هەوکردنێکی توندیان هەیە بەڵام گەورەبوونیان نییە، بە تایبەتی ئەمەیان لە نەخۆشە گەنجەکانە ڕوویە. ئەو کەسانی کە گەنجن تەمەنیان لە 50 ساڵەوەیە هەندێک جار بە شێکی کتوپڕ تووشی تاولەرز و ئازارێکی زۆرە بن و هەروەها میزکردنێکی ناڕەحەت لەوانەیە لە ناو ڕەمەزانە ڕووبادیا لە پێش ڕەمەزانە. ئەم بەڕێزانش لەو کاتەیە کە چارەسەری پزیشکی وەرەگرن و حەبوو دەرمان و دەرزیان هەیە و باری تەندروستیان ناتەواوە ئەتوان بە ڕۆژوو نەبن، بەڵام پاش ئەوەی کە کێشەکەیان چارەسەر بوو باری تەندروستیان گەڕایەوە باری ئاسایی ئەتوانن دەست بکەنەوە بەو ڕۆژانەی کە لە ڕەمەزاندا ماویانە و ڕۆژەکانیان تەواو بکەن. بەڕێزان، گروپێکی ترمان هەیە ئەو کەسانن کە شێرپەنجەی پرۆستاتیان هەیە. ئەوانش کە شێرپەنجەی پرۆستاتیان هەیە چەند گروپێکن. هەندێکیان شێرپەنجەکەیان کۆنتترۆل بووە و دەرمانەکانی خۆیان بە شێوەیەکی ڕێکوپێک وەرەگرن و هیچ بارێکی نائاسایی ناتەندروستیان نییە، کێشەی گەورەی تریان نییە لە لەشیانە. ئەمانش کە نەخۆشیەکەیان کۆنتترۆل بووە ئەتوانن حەبەکانیان لە کاتی خۆیان بەکاربێنن و دەرزی مانگانەکانیان لە کاتی خۆیان بەکاربێنن و بە پێی ڕێنمایی پزیشک و لەژێر چاودێریە ئەتوانن بە ڕۆژوو بن و ئینشاءڵڵا هیچ کێشەیەکیان نابێت.
هەندێک لەوانەی کە شەرپەنجەی پرۆستاتیان هەیە کێشەی گەوریان هەیە بەهۆی گیرانی میزەوە یا ئەوە تا میزی خوێناویان هەیە یان باری تەندروستیان زۆر ناتەواوە هەندێک کەس هەیە ئەو نەخۆشیەی لە پرۆستاتی دەرچووە هاتۆتە دەرەوەی پرۆستات بۆ جگەر چووە یان بۆ ئێسکی یان بۆ لیمفەگرەکانی کە ئەمانە باری تەندروستیان ناتەواوە و هەندێک جار پێویستیان بە چارەسەری تیشک و کیمیایی ئەبێت و هەندێکیان پێویستیان بە داخڵبوون ئەبێت لە نەخۆشخانە ئەم گروپەش بە پێ ئەو بارە تەندروستی کە هەیەە لەو کاتانەیە ناتوانن بە ڕۆژوو بن بۆ ئەوەی کە بتوانن ئاوش لە منێکی باشتر بخۆنەوە و عیلاج و دەرمانەکانیان بە شێوەیەکی ڕێک و پێک لەو ڕۆژانەیە بەکاربێنن. بەڕێزان ئەوەی کە باسمان کرد بەشێکی کەمە لەو نەخۆشانەی کە نەخۆشی پرۆستاتیان هەیە بەشێکی زۆری ئەو کەسانی کە گەورەبوونی پرۆستاتیان هەیە باری تەندروستیان باشە و ئێمە ڕۆژانە بەشێکی زۆر لەو کەسانە سەردانمانەکەن خۆشبەختانە زۆربەی زۆریان بە حەب چارەسەر بوون و تەنها ئەوە هەیە کە حەبەکانیان بیر نەچێت پێش ئەوەی کە بخەون شەوان 2 ساعت پێش خەوتن بەردەوام بن لەسەر حەبی پرۆستاتەکەیان و ئینشاءالله هیچ کێشەیەکیان نابێ لە کاتی بە ڕۆژووبوونە بە هیوای لە ساخی و تەندروستی بۆ هەموو لایەک خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبول کات. سمارت وەرچەرخانە